ئەمڕۆ حاجیانی سلێمانی هاتین سەردانی شوێنە پیرۆزەکانمان کرد زۆر باشین حەمد و سەنا بۆ خوای گەورە ئێمەش ئێتر دوعا بۆ موسڵمانانەکەین بۆ خۆمان بە پشتیوانی خوای گەورە. وەڵا ئێمە ئەمڕۆ چوین بۆ ئەو شوێنە پیرۆزانە گەڕاین و وەکو حاجێکی کوردستان هاتوینە شوێنە پیرۆزانە گەڕێنش هاتین بۆ حەجی ماڵی خوا ڕەحم هەموو خەڵکە بکە، خوا ڕەحم بۆ برا پێشمەرگانەکە، خوا حەجەمان لێ خۆ بکە، خوا ئەم دنیایمان بۆ چاکە. لەو مزگەوتە دوو سنە نوێژمان مزگەوتێکمان ماوەچینە خزمەت ئەو مزگەوتەش دوو دوو ڕکعات سنەتەکەی ئەگەڕێن ئەچینەوە بۆ خزمەت پێغەمبەر ئینشەڵڵا. لەگەڵ حاجەکان دەرچووینە بۆ زیارەتی ئەو شوێنەوارانەی کە شوێنەواری پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئوحود و قیبا و قبلەتین ئێستا ئەمە حالیان لە ئوحودین ئاخری ئەو شوێنانەیە کە ئەو زیارەتانەیە کە دەکەین ئەمڕۆ لەگەڵ حاجیەکان ئەلحەمدولیلا حاجیەکان سیحەتیان زۆر باشە و شتەکان ڕێکوپێش دەرچن جێبەجێ دەکرێن. ئەوڕۆ سەردانی چەند شوێنێکی کۆنمان کرد لێرە لێک لەو شوێنانە مزگەوتی قوبا بوو ئێستا هاتینە مزگەوتی قبلەتین و ئینشاڵڵا دەچین بۆ چێوی ئوحود. کارەکانمان لێرە زۆر بە ڕێکوپێکی دەڕوا خزمەتێکی باش دەکرێن لێرە زۆر جێگامان نزیکە لە مزگەوتی پێغەمبەر